بەڵامی تر ساڵانە لە بۆنەکاندا هاوڵاتێکی زۆر لە خواروون ناوەڕاستی عێراقەوە دێنە هەرێمی کوردستان هاوکات گەشتیارێکی زۆر لە دەرەوەی کوردستان نیشتێن ئەمساڵ نەورۆزی هەرێمی کوردستان تایبەت و جیاواز بوو بۆیە بەڕێوەبەرەتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ئامادەکاری کردبوو و پلانەکانی خۆی ڕاگەاند بوو پێشوەختە ئێستاش کۆمەڵێک ئاماریان لەلایە بۆی کە بزانین کە چەندە گەشتیار هاتوونەتە هەرێمی کوردستان و بە ڕۆژانی داهاتوو ژمارەکە چەندە گۆڕانکاری بەسەر دادێت و سەبارەت بە پلانەکانی بەڕێوەبەرەتی گەشت و گوزار بە ڕۆژانی نەورۆز من زیاتر قسە دەکەم میوانەکەم لێرە لەگەڵە بەڕێز نەریمان فازڵ گوتەبێژی بەڕێوەبەرەتی گەشت و گوزار لە ستۆدیۆ لەگەڵما زۆر بەخێر بێت. بەڕێز نەریمان ئەمەوێت سەبارەت بە پلانەکانی گەشت و گوزاری هەرێمی کوردستان قسە بکەن بۆ نەورۆز چ پلانێکتان دانابوو بە پێی پلانەکانتان کارەکانتان چۆتە پێشەوە و پێشبینی دەکەن ژماری گەشتیاران چه گۆڕانکاریەکی بەسەردا بێت. سەرەتا سەری ساڵی کوردی و جەژنی نەورۆز لێوەش پیرۆز بێ و لە سەرجەم بینەرانیش ئەو پلانانی کە ئێمە وەکو گەشت و گوزاری هەولێر بێگومان لە هەر بۆنەیە کە دادێنێن لەسەر ئەوەیە کە بتوانین پێشوازی لە ژمارەیەکی باشی گەشتیاران بکەین و هەروەها باشترین خزمەت گوزاری پێشکەش بە گەشتیاران بکرێت. خۆشبەختانە بۆ ئەم ساڵیش هەم بۆ جەژنی نەورۆز ئێمە پلانەکانمان وا بوو کە بتوانین ئەگەر هەرچەندە ماوەی پشوەکانی نەورۆزیان دەتوانن بڵێن بەهۆی نزیکبوونەوەی ڕەمەزان لەگەڵ نەورۆز لەوانەیە کاریگەری لەسەر هاتنی گەشتیار هەبێتن کە ڕێژەکە وەکو بەراورد بە ساڵانی ڕابردوو بێگومان کەمتر دەبێت جگەلەوەش ئەو کەش و هەوایی کە هەبوو زۆر گونجاو نەبوو بۆ چوونە دەرەوەی بە شێوەیەکی گشتی گەشتیاران بەڵام ئێمە پلانەکانی خۆمان وەک بڵێ بە شێوەیەکی وا داڕشت بوو کە بتوانین پێشوازی لە ژمارەیەکی باشی گەشتیاران بکەین. ئێمە لە بەڵێ لە گەشت و گوزاری هەولێر تیمەکانمان هەر لە سەرەتای هاتنە ناوەی گەشتیاران پێشوازی لە گەشتیاران دەکەن بە تایبەت لە دەروازەکان کە ئەو شوێنانە کە گەشتیار پێدا دێنە ژوورەوە بۆ شاری هەولێر جگەلەوەش لە ناوچە گەشتیارەکان هەروەها لە ناو شاری هەولێر لە بنکە گەشتیارەکان لە میوانخانە و چێشتخانەکان لیژنەکانی ئێمە وەکو گەشت و گوزاری هەولێر چاودێری سەرجەم ئەو شوێنانە دەکەن بۆ ئەوەی ئەگەر گیر و گرفتێک هەبێ یان لە ڕووی خزمەت گوزاریەوە هەر بابەتێک هەبێ بتوانین بە زووترین کات کۆنتڕۆل. باشە ئامارێکتان لە بەردەستایە کە لە سەرەتای دەستپێکی پشوەکانەوە تا ئێستا چەندە گەشتیار هاتوونەتە هەولێر بە تایبەتی و ئەمە ئەم ژمارەیە چەندی گەشتیاری بیانین چەندە گەشتیاری ناوخۆین کاتونە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە با بڵێن ئێمە لە 15 مانگەوە ئاماری گەشتیارانمان وەرگرتووە تا دوێنێ زیاتر لە 7,000 گەشتیار سەردانی شاری هەولێر و ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێریان کردووە بێگومان ئامارەکان گۆڕانکاری بەسەردادێ و دوای پشوەکانیش بە شێوەیەکی فەرمی هەم وەکو پارێزگای هەولێر کە ئاماری سەرجەم کار و چالەچەکان بڵاو دەکاتەوە هەم وەکو ئێمەش لە گەشت و گوزاری هەولێر ئاماری هاتنی گەشتیاران بە شێوەیەکی فەرمی دوای نەورۆز بڵاو دەکەینەوە. ئەوەی مای خۆشحاڵیە ینی ئێمە ئێستا زیاتر کار لەسەر ئەوە دەکەین و هەوڵی داهاتووشمان ئەوەیە کە بتوانین گەشتیاری بیانی زیادکەین بۆ بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان بە تایبەت شاری هەولێر و دوای ئەو بڕیارەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانجی دوو کە بڕیاریدا وەرگرتنی ڤیزە بە شێوەیەکی ئۆنلاین کە ئەوە کاریگەری ڕاستەو خۆی دەبێت لەسەر هاتنە ناوەی زیاتری گەشتیارانی بیانی چونکە پێشتر کۆمەڵێک ڕۆتینیات هەبوو لەوانە بوو وایە بەربەز لە بەردەم هاتنی گەشتیاری بیانی و جگەلەوەش بە بۆنەکانی جەژنی نەورۆز میوانداریکردنی ئەو هەموو قونسڵ و نوێنەری وڵاتان لە عێراق و لە هەرێمی کوردستان میوانداری کران لێرە لە شاری هەولێر ئەمە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لە داهاتوو بێگومان لەسەر بەرزبوونەوەی ژمارەی گەشتیارانی. ئاماژەتان بەوە کرد زیاتر لە 7,000 کەس تەنیا لە 15 مانگەوە تا ئێستا هاتوونەتە پارێزگای هەولێر و ناوچە گەشتیارەکانی دەروبەری هەولێر چەندی لەو گەشتیارانە گەشتیاری ناوخۆین چەندە بیانی لە دەرەوەی کوردستانەوە هاتوون؟ لە ئێستادا دەتوانم بڵێم ینی بەشی زۆریە و گەشتیارانی کە دێنە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی گەشتیارانی خوار و ناوەڕاستی عێراقن بەڵام بێگومان لەو ڕێژەیەش ینی گەشتیاری بیانی زۆرجار بە شێوەی گروپ دێن بەڵام وەکو باسم کرد لە داهاتوو هەم پلانی ئێمە هەم لە ژێر ڕۆشنایی ئەو بڕیارەی بەڕێز سەرۆکی حکوومەت بێگومان گەشتیاریانی بیانی ڕوو لە برزبوونەوە دەکاتن بەڵام ئەوەی کە هەیە ناوە بەناو وەکو باسم کردستە لە ماوەی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو گروپێکی گەشتیاری فەڕەنسی لە شاری هەولێر بۆ دوایی سەردانی
شوێنە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەولێریان کردووە وە لە ماوەی ڕابردوودا چەندین گروپی دیکە وەکو بڵێن لە ڕێگەی کۆمپانی گەشتیاریەکانەوە سەردانێنەکەن بەڵام ئاسانترە لەمە بەدووە بۆ خۆیان ینی ئەوان لە ڕێگای ئۆنلاینەوە دەتوان ویزای هەرێمی کوردستان وەربگرن و هاتنیان ئاسانتر دەبێت بۆ هەرێمی کوردستان. باشە لە ماوەی ئەم یەک هەفتەیەدا زیاتر لە 7,000 کەس هاتوون ئەمە بە بەراورد بە ساڵی ڕابردوو و بۆنەکانی نۆرۆزەوە چۆن هەڵی دەسەنگێرن کەمی کردو زیادی کردووە پێشبینی دەکەن ئامارەکە بەرزتر ببێتەوە. خۆی ئامارەکە بەرزتر دەبتەوە بەڵام ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ساڵی ڕابردوو بێگومان جیاوازیەک هەیە ڕێژەکە تا ڕادەیەک کەمترە ئەویش وەکو باسم کرد لە سەرەتا ئاماژەم پێکرد کە هەم بەهۆی ئەو کەش و هەوایی کە هەبوو و هەم کە ڕەمەزان نزیکە ڕاستەخۆ لەگەڵ بابنین دوای نەورۆز یان بەیانی ڕەمەزانە ئەوە کاریگەری هەیە پار لە باڵین لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە جەژنەکانی نەورۆز لە پشوەکانی جەژنی نەورۆز زیاتر لە 106,000 گەشتیار سەردانی شاری هەولێریان کردبوو بگومان ئەم ژمارە کە ئێستا ئێمە بەڵامان کردەوە دەتوانم بڵێم ینی لە بەرزتر دەبتەوە بەڵام جیاوازێکیش هەیە بێگومان لەگەڵ ساڵانی ڕابردوو خۆی ئەوەش ینی کاریگەری ئەو کەش و هەوا و ڕەمەزان ئەوە کاریگەری هەبوو لەسەر باشە وەکو بەڕێبەتی گەشت و گوزاری هەولێر چ ئاسانکاریتان کردو بۆ گەشتیاران لە ناوچە گەشت و گوزاریەکان تا چەندە هەماهنگتان لەگەڵ لایەنەکانی دیکە هەبووە بۆی کە گەشتیاران بتوانن بە باشترین شێوە جوانیەکانی کوردستان و خزمەت گوزاریەکان لەوێ ببینن هیچ بربەستێک نەبووە لە بەردەمتانە چی پێویستە خۆشبەختانە هیچ بربەستێک لە هاتنی گەشتیار نییە و دەتوانم بڵێم باشترین و ئاسانترین ڕێگا بۆ هاتن ناوەی گەشتیاران پەیڕەو دەکرێت ینی پێم خۆشە لێرەوە سوپاسی ئاسایشی بازگەکان بکەم کە وەک بڵێ خۆنەویستانە ینی بەردەوام لە پێشوازی گەشتیاراندان و ئەو کارانەی کە پێویستە بۆ گەشتیارێک ڕای بکرێ یان هاوڵاتیە کە سەردانی شاری هەولێر دەکە ڕای بکرێ لە ماوەیەکی زۆر کەمدا هەموو مامەڵەکان دەکرێت ئێمە بێگومان وەکو باسم کردتیمەکانی ئێمە لە بازگەکانیش لە دەواازەکان لە فڕۆکەخانەکان بوونیان هەیە پێشوازی لە گەشتیاران دەکەن جگە لەوەش ئێمە هاوکارێکی زۆر باشمان هەیە هەم لەگەڵ پارێزگای هەولێر وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی بە هەمومان بتوانین پێشوازێکی باش لە گەشتیاران بکەین و ئەو چالاکیانەی کە ڕۆژانە لە شاری هەولێر ئەنجام دەدرێت بە تایبەت لە ماوەی پشوەکانی یان لە سەرەتای مانجی سێوەکە و چالاکیانەی لە شاری هەولێر ئەنجام دەدران لەلایەن پارێزگای هەولێرەوە ئەوانش خۆی لە خۆیدا هۆکار بن بۆ هاتنناوەی گەشتیارێکی زۆر بۆ شاری هەولێر. بەڕێز نەریمان فازڵ و تەپێژی بەڕێبەتی گەشت و گوزاری هەولێر زۆر سپاس لەگەڵمان زۆر سپاس.